سڵاتان لێبێت ئەم کاتتان باش من ئەندازیار سۆما ئازاد لە پرۆژەی بەرزەکانی سلێمانی کۆمپانیای قەیوان لە ئێستادا هەریک لە باڵەخێنەکانی دیت و دی7 ئامادەیە بۆ ڕادەستکردن بۆ خاوەنەکانیان ئێستاش لەگەڵم من بۆ ئەوەی بچینە ناو باڵەخانەکە. ئێستا ئێمە لە باڵەخانەی دیتوین تایبەتمەندی هەرێک لە باڵەخانەی دیت و دی7 بە هەمان شێوەیە بەڵام ڕووبەرەکانیان جیاوازە. دی7 خۆی لە 200 متر دووجا دەبینێتەوە و دیت و خۆی لە 168 متر دووجا ئەبینێتەوە. ئەو کەرەسانی کە لەم باڵەخانەیە بەکارهاتوون لە باشترین براندە جیهانیەکانن.